کتێبخانەی ئازادبوون لە درێژەی کار و چالاکیەکانیدا و لە ڕۆژی جیهانی کتێبە بڕیاریدا پێشانگای کتێب بکاتەوە بۆ زیاتر لە 160 ناونیشان بۆ ناوەندەکانی غەزەلنووس، ڕاهەند، چاپکراوەکانی ئازادبوون، ناوەندی بەفر بە ئامانجی ئەوەی کە هۆکارێک بێ بۆ زیاتر فرۆشی کتێب و ڕاکێشانی خوێنەر. ڕاستی ڕێکخراوی ئازادبوون بۆ من یەکێکە لەو ڕێکخراوە جوان و خۆشەویستانەی کە سەرباریەوەی تەمەنێکی کورتی هەیە، بەڵام لەگەڵ کورتی تەمەنەکەیە ئەو کار و چالاکی پرۆژانەی کە یکا بڕاستی لە ڕێکخراوێکی زۆر لەو تەمەنەی کە هەیەی گەورەتر دەرەکەوێت، هەم بە پێی جۆریەتی ئەو کەسانەی کە تایە کاران و پرۆژەیان هەیەەوە لە هەمان کات چالاکی و زۆر زۆری هەفتانەیان هەیە خۆشبەختانە. مای خۆشحاڵێکی زۆر و من بەردەوام لە ڕێی پیجی سوشل میدیا و شوێنانی تر و سایتەکەیانەوە چاودێریانەکەم واگام لێیانەی تر هەر جۆرە کار و چالاکیشانە بێ بەشدارە بکە. ئەو دوو ڕۆژەی کە من ئاگام لێ بوو بێ حزورێکی ژن بەرچاو هەبوو لە پێشەنگەکار، چەنە پێشەنگە خۆی پێشەنگایەکی بچووک بوو سەرەتایە ئەمە کە سەرەتایەکی زۆر باشە، هەموو شتێ لە سەرەتایە تۆزێ ئەستەمی و کێشەی بە دۆچکە وەکو یەکەم جار لە کارەکە بەس وردە وردە کردنەوەی ئەم پێشەنگیانە شتێکی زۆر باشە. خەڵک زیاتر کە بەناسینی ئەم پێشەنگیانە ئەبیستێویان ئەیبینێ زیاتر بەرەو پێشەنگاکەیان و یعنی ئەقبالێکی باشی لەسەر بێ بەڕای من. ئەمڕۆ هاتم خۆشبەختانە سێ کتێبەکانم کرد، کتێبی زۆر باش و زۆر چاک کە من بە دوایە گەڕم لێرە نمایشە کرێ بەو شێوەیە هاتمە چەندە من خۆم دایمەن لەم لێرە لە سیمینار شتەکانە بەشدارم بۆ کەسێکی ئامادە بوودایە. بابەتەکانی زیاتر بواری فکری، هونەر، کللتور، ڕۆمان و ناوەندی بەفر بە تایبەتی 14 ناونیشانی بۆم بواری منداڵان هێناوە بۆم پێشانگایە کە لە بواری ژینگە، زانستی، پەروەردەییایە. من ناوم لالۆیە، ئەمڕۆ هاتم بۆ پێشانگەی کتێبی زۆرم بینی، کتێبێکم کڕی، کتێبە ناوی بۆشایی ئاسمان. لەبەر ئەوە حەزەکەم کتێب خوێنمەوە، لەبەر ئەوەی زیرەک بم. ئەزمموی گەنجان لە ناو ئەم پێشانگایە جارێکە نیشان بدرێتەوە بۆ بەشداری ئەوان لە بواری فیلم، پرۆژەی ژینگەی لە هەمان کاتە هونەریە لێرە نیشان بدرێتەوە. ئێمە شۆکو خوێندکارانی کۆلێژی هونەر بەشی فیلمسازی لە زانکۆی سلێمانی سێ فیلممان نمایش کرد لێرە وەکو پەراوێزێک لە پێشەنگاکە. بێگومان کورتە فیلم بێپەیام نییە، یاخود فیلم بێپەیام نییە، هەموو فیلمێک پەیامی خۆی لەگەڵایە. پەیامەکانیان ئەوانن کە هەڵچوون بۆ مرۆڤ زۆر شتێکی هەڵەیە کاتێک مرۆڤێک هەڵەچێ هەنەیە کاردانەوەی خراپی لێبێتەوە بۆ توانێت مرۆڤ خۆی کۆنتترۆل کات، یاخود ئەو مۆبایل و سۆشیال میدیا بۆ مناڵەکان کە کارێکی هەڵەن و نابێ زۆر مناڵەکان خۆیان بێنێ. هەروەها
بەکارهێنانی تەکنەلۆژیا و سۆشیال میدیا بە شێوازێکی زۆر مرۆڤ وەهم دروستکا لای خۆی و ببێتە بەشێک لە ژیانی. بەتەکید بوونی ئەم جۆرە پێشەنگانەی کتێب هەندانێکی زۆرە بۆ گەورە و بچووک و ئیتر تەنانەت بە تەمەنەکانی جوانەی حەزیان بە خوێنەوەیە هەندانێکی زۆر باشە. ناوی پرۆژەی پەراف لەگەڵەوەی کە وشەیەکی کوردیە کە بەمانای پەراویەت یاخود کۆمەڵک کاغەزێت لەگەڵ ئەوەش گزارشتێکە لە پرۆسەکە لە کۆی پرۆسەکە چونکە ئەوەی کە پێویستە بۆ دروستکردنی کاغەز زۆربەی کات هەم پەڕە هەم ئاوە کەواتە پەراو بەیەکەوە کە پەراف بەواتای پەرافە. ئەگەر نمایشی شەبێ بینەریشەیە ئازادبوون ببووە هۆکارێکی زۆر باش بۆ ئەوەی بینەر لە شوێنە بچووکەکانە کۆ بکاتەوە و فیلمەکان نمایشکات و پامیان پێی پیشاندات. ئەمەمانەیە ئەوەیە حەز هەیە بۆ بینینی فیلم بەڵام دەرفەت نییە بۆ نمایشکردنی فیلم لەبەر نەبوونی هۆڵ و تەکنیکی کەم بەڵام ئەمە بێگومان هەنگاوێکی باشە بۆ دەست پێکردن. بەڕاستی پێشانگاکە دەرفەتێکی زۆر باش بوو بە ناساندنی پەراف بە خەڵک و بەتایبەت بە چینی خوێنەران کە ئاشنا ببن بەوەی کە پرۆژەیەکی ئاوا هەیە لە ئارەیە و پێشوازیەکەیشیان زۆر گەرم و گوڕ و خۆش بوو بەڕاستی بۆ من ئەوە زۆر جێبایەخە لەبەرەوەی بە پرۆژەیەکی باشیانە بینی و پێیان وا بوو سوودمەندە بۆ ژینگە و هەم بۆ بەگشتی ینی بۆ کتێبەکان ژەم سەرچاوانە کە نمایشەکە لێرە بەڕاستیەکەی هەم خوێنەری دەتوانێت لێرە ئیسفادەی کتێب بکات قازانی ترکات چکە کەسەی کتێبەکانم کرد هەم بواری پەروەردەیی تایە کە من بە دوایە گەڕێم و هەم سەرچاوی خێزانی تایە هەم سەرچاوی ئابووری تایە ئەم شتانە بەلای ئێمە بەلای خوێنەریشەوە زۆر گرنگە چکە ئەمڕۆ پێداویستی ژیانە. ئامانجمانەوەیە کە بتوانین خەڵک چۆن کتێب خەڵک ڕۆشن بیرەکات کتێبیش گرنگە بۆ کۆمەلگا فیلمیش ئاوا بۆ کۆمەلگا گرنگە. لە میانەی پێشانگاکە ئەوە هەبوو یەکێک لەو نمونانە کاکسەباح بوو کە هەم ژینگە دۆستە و هەمیش ئەزمونێکی زۆر باشی هەیە لە بواری میکانیک کە ئەو پێیوتم ئامادەیە و زۆر زۆر خۆشحاڵم بەوە کە ئەتوانێت یارمەتی پەراف بە و ناوەندی بەفر کە ئێمە گفتوگۆمان کرد دەربارەی ئەوەی کە ئەتوانین لە داهاتوە بەرهەممان هەبێت کە هەم ژینگە دۆستانە بێت و بە چیرۆکە ڕەنگا و ڕەنگەکانیان کە بۆ مناڵانە بتوانین بیڕازین و بڵاوی بکەینەوە بۆ مناڵان. کتێب بۆ من گرنگێکی بێندازە زۆری هەیە لەبەرەوەی بۆ هەموو مرۆڤێک کە بێ بڕێ لەو جەهلەی کە لە ناویایەتی کەمی کاتەوە بەڕاستی خێراترین و بزێوترین ڕێگەی فێربوونە لە ڕێی کتێبەوە چونکە زۆر بە بێدەنگی لەبەردەستە هەر کاتێ بتوانین بخوێنیتەوە هەر کاتێ تااقەت لی چۆتوانی داینەی ئافرەتەکان هان بین کە مناڵەکانیان پەروەردە بکەن لەسەرەوەی بخوێنەوە ئەگەر خۆشی بۆوە ڕانەگەیوە ئەگەر خۆشی ئەو حەزێکیا دروست نەبوو چکەمە لە کولتوری ئینسانە دروستە بێ ئەبێ لە سیستمی ڕەوزەوە فێرکرێ مناڵ خۆشەویستی بۆ کتێبە بێ بۆ خوێنەوە بێ نەک سیستمی بۆی کە بەس بخوێنێتەوە لە بەری دەرچێ لە سیستمی پەروەردەیانی وەکو لە مەرحەلەکانە. من حەڤە کتێب خوێنەوە هەمووی ئینگلیزی بوو ئەمڕۆ دانەیەکی کوردیم کڕیوە ئەی خوێنمەوە من کتێبخانەکەم کەمە لە ماڵەوە من بە زۆربەی ڕۆمانە خوێنمەوە کتێب لە 100 هەتا 227. ئامانجی سەرەکیم پێشانگای ئەوەیە کە لە میانی داشکاندنی تا لە 150 بۆ کتێب هەوڵ بین هاوکارێک بێ بۆ ئەو کەسانی کە ئەوێ کتێب بکڕن بەڵام بە بۆنەی دۆخی ئابووری و داراییەوە کەمتر ئەتوانن بۆیە هیواداری دەرفەتێک بێ بۆ ئەوان خەڵگرانی کتێبێت ناتوانێت 10,000 و 15,000 پێ بدات تۆزێ قورس بێەوەی چکە ئێستا من هاتم 34 کتێبێکم کڕیوە
لەگەڵ داشکانەکان نەتوانیم کتێبی زیاتر بکڕم من هەست دەکەم کتێبە بێ نرخی خۆی هەبێ کتێبێ باای خۆی هەبێ بام لەگە ئاستی خوێندنی ژوور لەگە ئاستی ژیانی خەڵکی شەحەقە گونجاو بێ ئێستا ئەمەم بەلاو زۆر باش لەبەرەوەی ئەم هەفتەیە من بەشداری لە داشکانەکانی پێشانگای کتێبی هەولێریشم کرد ئەوە بۆ من خۆش بوو کە توانیم لێرە شارێکی تر بە و کتێبانی کە لەوێ دەستم نەکەوت بوون توانم لێرە بەدەستیان بێنم وەکو تەجروبە یەکەم کە ئازادبوون کتێبخانەیەکی بچووکی کردەوە لە بڵێ ئۆفیسەکەیە بەڕای من کردنەوەی پێشەنگای یەکەم ڕکلامێکی باشی ئەوێت ڕکلام زۆر گرنگە بۆ ناساندنی بە خەڵک یەکەم ڕکلام دووەمینیش هەوڵ بین ئەو جۆرە کتێبانە ئەو جۆرە سەرچاوانە بینین زانین کۆمەلگا حەزی لە چ بابەتێکە یعنی تەنەوەعی تیابێ لە هەموو نەوعەکانی سەرچاو کتێبی تیابێ بۆی زیاتر خەڵک ڕاکێشێ یعنی هەموو جۆرە خوێنەرێکە هەبێ ئەوەی کە زۆر مای خۆشحاڵی بوو جۆریەتی و باشێتی شێوازی چاپەکان و کوالەتی ناونیشانەکان بوون کە بۆ من ئەوش دیسان مای ئەوەیە کە ئازادبوون زۆر ژیرانە هەنگاوە معریفەکانی خۆێنێت. تەندورێکی زۆر خۆش ڕەنرا کە لەلایەن گەنجێکی 14 ساڵەوە بوو ئەوە بەڕاستی مای خۆشحاڵێکی زۆر بچون کە تەندور یەکێکە لەوە ئەمێرە کۆنانی کە یارسانەکان لە کاتی پەرستنا بەکارهێنن ئیتر تۆ لەگەڵ گوێبیستبوونی ئاوازی تەندورەکەیە زۆرەها زۆری خەیاڵات تیازیندوە بێتەوە کە تۆ هەر نەوزانیەوە خەیاڵاتانت هەیە بۆ من زۆر خۆش بوو بەڕاستی گوێگرتن لە تەندورەکە.